لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 6. ئایا جەستەی میسالی دەتوانێت لە لاشە جیا ببێتەوە و گەشت بکات و لە یەک کاتدا لە چەند شوێنێکدا دەربکەوێت؟ ساڵی 1963 لە گۆڤاری لێمۆندلاڤی فەڕەنسیدا ئەگەر پڕۆپاگەندەی مەسیحیەت نەبێت، باز لە ڕووداوێک دەکات کە بەسەر قەشەیەکدا هاتووە. قەشەیەک لەگەڵ دەستەیەک منداڵدا سەردانی شاخەکانی سویسرا دەکات و لە ڕێگادا خەوی لێ دەکەوێت. کاتێک بە ئاگادێتەوە، هەز دەکات کە بە شێوەیەکی خود ئاگایانە لە جەستەی خۆی دوور دەکەوێتەوە، بەڵام ناتوانێت دەست و قۆڵی بجوڵێنێت. پاش ماوەیەکی کەم بە حاڵەتەکە ڕادێت و دەست دەکات بە فڕین بەناو چیاکاندا. پاش ماوەیەک منداڵەکان دێنەوە بیری و دەیەوێت بچێت بۆ لایەن، هەر بۆیە زوو بە ئاسانی دەگاتەوە لایەن. حەز دەکات ژنەکەی ببینێت، لە چاوتروکاندنێکیدا خۆی لە شار و لە تەنیشت هاوسەرەکەیدا دەبینێتەوە. لە کاتێکدا کە خۆی جوڵەکانی خۆی دەبینێت، کەچی کەس ئەو نابینێت، پاشان هەز بە ناڕەحەتیەکی کتوپڕ دەکات و دەگەڕێتەوە ناو جەستەی خۆی. کاتێک دواتر یەک ئەوە دەجێڕێتەوە کە بەسەری هاتووە، هەمووان سەریان سوور دەمێنێت. ئەم ڕووداوە لە ئینگلتەرا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت و پشتڕاست دەکرێتەوە. لە یەکێتی سۆڤیەتیش کار لەسەر چەند شێوازێکی یۆگا کراوە کە دەتوانرێت بەهۆیانەوە گەشت بۆ دەرەوەی جەستە ئەنجام بدرێت. مرۆڤ لەوانەیە لە حاڵەتی کۆما و بەنجدا لاشەوزەکەی لێجیا ببێتەوە. مرۆڤ لەوانەیە لە حاڵەتی کۆما و بەنجدا لاشەوزەکەی لێجیا ببێتەوە. لە بنەڕەتدا ئەلتەمفیل بریتیە لە دەرکەوتن. ئیدی چۆنێتیەکەی هەرچیەک بێت، فریشتەکان و جنۆکەکانیش دەکرێت دەربکەون. لە خەونەکاندا حەقیقەتەکان و لە گۆڕیشدا کردەوەکانمان دەردەکەون. کاتێک ڕۆح و لاشەوزەکەشی دەردەکەون، دەبینین کە پۆشاکەکەیشی لە خۆی دەچێت. هەر لەبەر ئەم هۆکارەیە کە هەرچەندە لە خەونەکانماندا ڕۆحی کەسە ناسیاوەکانمان دەردەکەون، کەچی وەک ئەوەی شکلە مادیەکەیانمان دیبێت، دەیان ناسینەوە و پەیوەندیان لەگەڵ دەبەستین. پۆشاکی مادی ڕۆح جەستەیە و بەرگە معنەویەکەشی جەستە میسالیەکەیەتی. کاتێک ئەولیایانی خوا دەردەکەون، بەم دوو هەم جەستەیانەوە دەکرێت لە یەک کاتدا لە چەندین جێگادا بوونیان هەبێت. بۆ نمونە، کاتێک لە بەندینخانەدایە، لەوانەیە لە نوێژی بەیانی لە مزگەوتدا یان لە تەوافی دەوری کەعبەدا ببیندرێت. چەندین کەسی ڕازگۆ سوێندیان خواردووە کە سوڵتان عەبدولحەمیدی ڕەحمەتیان لە حەج بینیوە. ئەمە لە کاتێکدا کە هەرگیز حەجی نەکردووە. لە ناو خەڵکی خۆماندا باوە کە دەڵێن لە فلانە شوێن فیسارە وەلی یارمەتی دای، بەڵام ئەوەندە هەیە جەستەی ڕاستەقینەیان لەکوێ بێت و لەکوێ لە هۆشی خۆیان چوبن و لایەنە مرۆییەکەیان ناسک بوو بێتەوە و بەهرەی ڕەبانیان بەدەست هێنابێت، خۆیشیان لەوێن. ئیدی بە جەستە میسالیەکانیان چەشنی دەرکەوتنی شتان لە ئاوێنەدا دەکرێت لە چەندین جێگادا ببیندرێن. ئەولیاکانی جۆری ئەبدال ئەگەر بۆ نمونە ئێستا لە مزگەوتدا بن، لەوانەیە لە هەمان کاتدا لە حزوری ڕۆحیانەتی حەزرەتی پێغەمبەریشدا بن، یاخود لەوانەیە لە کەعبە یان لە جێگایەک خەریکی ئیرشادکردنی خەڵکی بن. ئەگەر گریمان ببیندرێن و دەستیان بۆ ببرێت، دەست بە ناویاندا تێپەڕ دەبێت، چونکە ئەو شتەی بەردەستان دەکەوێت نەجەستەی ڕاستەقینەیە و نەڕۆحە، بەڵکو ئەو جەستە میسالیەیە کە بەرجی ڕۆحە و ئەمەش حاڵەتی دەرکەوتن ئەلتەمەثلی ئەوانە. خۆریش گەرچی بوونەوەرێکی مادیە و یەکدانەیە، کەچی لە هەزاران شوێندا دەردەکەوێت و دەبیندرێت. ئایا ڕۆح دەتوانێت داهاتوو ببینێت؟ هەواڵدانی ئەولیاکان دەربارەی داهاتوو، بانکێشکردنی ڕۆح، هەستی پێشڕوودان، تەلەپاتی، یۆگا. 1. ئەو شتە ڕاستانەی کە دەربارەی داهاتوو دەوترێن تەنها لەلایەن خوای گەورەوە بەخشراون. تەنها خودی داهاتوو دەتوانێت دوانە لەسەر داهاتوو بڵێتەوە. کاتێک بەو شتانەی کە لەگەڵ خۆی دەیانهێنێت باوەڕ پێکراوترین و پتەوترین هەواڵدەرە. مرۆڤ هەتا لە ناو شتێک یان ڕووداوێکدا نەژی ناتوانێت بە تەواوەتی مافی خۆی پێ بدات و باڵا دەست بێت بەسەریدا. لەبەر ئەوە ڕابردوو تۆماری زۆرە.
بەڵام ئایندە هیچ بەڵگەنامە و تۆمارێکی نییە. بۆیە تەنها دەتوانین گومان و پێشبینی کە گریمانی ڕازبوون و پێکانیان گەلێ لاوازە بکەین سەبارەت بە داهاتوو. بەڵام بێگومان زانستی خوایی وانییە. لە زانستی خواییدا ڕابردوو و داهاتوو ئێستا بوونیان نییە و هەموویان لە یەک خاڵدان، کەواتە ئەو کەسانەی کە بەیەقینەوە نەک گومان و پێشبینی هەواڵ دەربارەی شتێکی داهاتوو دەدەن، تەنها یەک تەفسیری هەیە کە خوای گەورە خستوێتیە دڵیانەوە و پێی ڕاگەیاندون. 2. تێپەڕاندنی کات و شوێن تەنها بە بەرزبوونەوە بە پلەکانی ژیانی ڕۆح و دڵدا دەستگیر دەبێت. تێپەڕاندنی کات و شوێن تەنها بە یارمەتی ئەو ڕۆحە مەیسەر دەبێت کە خۆی بە کات و شوێن سنووردار نییە. لەبەر ئەوەی ڕۆح سەر بە جیهانی کات و شوێن نییە و لە جیهانی ئەمر و یاساکانەوە هاتووە، ئەوە هەروەک خۆی دەتوانێت بڕوات، بە هەمان جۆر دەتوانێت بەرگ و پۆشاکەکەیشی بۆ چەندین شوێن بنێرێت و دەربکەوێت. جگە لەمە چونکە بە زیندانی کات و شوێن و چڕی و چەقبەستویی ماددە پابەند نییە و بوونەوەرێکی سەربەست و ئازاد و ڕوون و نەرمونیانە، ئەوە ڕنگدانەوەی ڕووداوەکانی تایبەت بە داهاتوو لەسەر شاشەی ئەو بە شێوەیەکی تەواو جیاواز دەبێت. ئەوەندە هەیە پێویستە تاک لە فشاری جەستە ڕزگار ببێت و بچێتە بازنەی ژیانی دڵ و ڕۆحەوە و گەشە بە ڕۆحی خۆی بدات و کەمێک هەوڵ و کۆشش بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ جیهانەکانی تر بدات.